کاوێستون ئەوەی ئەو توێتی ڕاستە بەڵام لە هەمان کاتە ئەوەشی بۆ ئیزافە کردووە کە ئەگەری وەستانی جەنگ قسەی لەکەین لەگەڵ بنیامین ناتانیاهۆ نەیوتۆ بەتەنیا لەگەڵ ئەو ڕاوێژەکەین بەڵام وەکو یەکێ لە کۆنگرێزمانەکانی ئەمریکا ئەڵێ کەی جەنگ کۆتایی دێ یعنی ئەوە ڕاستە ئەگەر واردەکە ئەم شەڕە لە شوێنێکا کۆتایی بێ بەڵام قسەکەەوەیە کە خۆی شەڕەکە لەسەر چی دەستی پێکردو وە فاکتەکانی پشت ئەم شەڕە چین وە کام لەم فاکتانەی کە شەڕی بۆ کراوە بەدی هاتوون مەسەلەن ئەوەی کە ئایا ئەمریکا یەکێک لە فاکتەکانی هەڵوەشانەوە یان ڕازی نەبوون بە دانووسانەکانی سەڵتەنەی عمان و جنێڤەوە بوو کە ئێران پێویستە ئەو یۆرانیۆمە پیتێنراوی هەیەی ڕادەستیکە ئایا ئەمەی کردووە بێگومان نەخێر نە یۆرانیۆمەکەی ڕادەست کردووە وە پێش ناچێ هیچ هەواڵێکە بێ کە ئەمریکیەکان بە هەر جۆرێک دەستیان بەو یۆرانیۆم پیتێنراوە گەشت بێ ئەمە یەک دووهەم وەکو خۆیان نەڵێن یەکێکی تر لە مەرجەکانیان بۆ ئێرانیەکان لە دانووسانەکانە ئەوە بوو کە پرۆسەی موشەکە بالیستیەکانیان ئەبێ کۆتایی پێبێنن بە قسەی خۆیان تا ئێستا 1970 ئەم هەم موشەکە بالیستیەکان و هەم سەکۆکانیان لە ناو بردووە و یعنی کۆتایی پێ نەهاتووە و هێستا دەستیان بە نەتیجەکەی نەگەیشت ئەوە دوو خاڵی سێهەمی دانووسانەکانیان و ئەوەی کە دانووسانەکان نەیتوانی بە ئاکامگا ئەوە بوو کە ئێرانیەکانیش ملیان نەدابوو بۆی هێزە پرۆکسەکانیان احتیواکەن ئەوەی کە ئەمریکا ئەویست کۆتاییان پێبێن وە جگە لەمانە هێشتا مەسەلەن ئەمنیەتی ئیسرائیل لەلایەن ئێرانەوە گرنتی پێ نەدراوە ئەگەر قسەکەوەیە ئەم خاڵانەی کە شەڕەکەی لەسەر هەڵگیرساوە چەند فاکتی بەهێزن هیچیان بەدی نەهاتبن و خۆشیان ناڵێن ئەمریکیەکان و ئیسرائیلەکان ئەڵێن هێشتا ڕاستە بەشێکی زۆر لە ئامانجەکانمان بەدیێناوە بەڵام هەمووی نەهاتوتە دی بە تایبەتی خاڵی یەکەمی مەسلەی ئەو یۆرانیۆمە پیتێنراوەیە کە ئەوان بە هیچ شێوێک یا بێ ئێران تەسلیمی کە یان ئەبێ تەسلیم بێ لە ئێستاە هیچ لەمانە دیار نیە وەجگە لەوەی ترام و توێتی ئیمکانی ئاگربەز یا ڕێکەوتن یان کۆتایی جەنگەکە هەیە بەڵام لە هەمان کاتاوە توێتی من بە کاندیدکردنی مستەباش ڕازی نیم کەواتە ئەمانە ئەمڕۆوتی پێش ئەوە باڵێ ئەمڕۆ کاک بێسۆ قسەکانی دۆناڵد ترامپ هەمیشە بەرەوڕۆ لەگە پارادۆکس ینی سەرەوەی وتارەکەی لەگەڵ کۆتایی وتارەکەی دوێنی لەگەڵی ئەمڕۆی پرە لە پارادۆکس پێشم وانی ئەمە ینی بەسوودفە بێ ئەمانە ئەوەی دکتۆریش وتی بەشێکی تاکتیکە شەڕی دەرونیە و ئەوێ ئیسیجابەی ئێرانیەکان وەرگێ ئاخۆ لەمانەوە چێ پەیامیتری پێدا بڵێ ئێمە ئامادەین بۆ سازش بۆ دانووسان بۆ تەسلیم بوون بۆ ڕادەستکردنی ئێرامیین پیتێنراو پێم وانە بە ینی ئەم شەڕە خۆ تا ئەبە درێژە ناکێشێ بەڵام لانی کەم پێویستە ئامانجەکانی بەدیبێ و دوای کاک بێسون ئەگە قسەکە ئەوەیە کە ئەم شەڕە خەریکی وەستانە بۆچی ئەمڕۆ هێزی کەشتیگەلی وڵاتانی ترگەشتونە قوبرس و بۆچی تورکیا خەریکە خۆی چێتە ناو شەڕەکەەوە ئەوە ئەمڕۆ فڕۆکەی F-16 و پاتریۆتی ناردۆ بۆ قوبرس قسەکەەوەیە کە بەڕاستی ئەم ئیمکانی نییە ئەم شەڕە بە ئاسانی بەدەست بێ بەو مەرجانەی کە لە دانووسانەکان ئاشکستیە ناوە بۆ ئیمتیازانەی کە هەیە وەکو ترامپیش خۆی لە هەموو کادو توێتی یا تەسلیم بوون یا ڕوخان لەبەرەوە لە هەر حاڵدا پێم وانێ ینی بەم زوانە بەبێ دەست ڕاگەشتنیان بەم فاکتانەی کە دانووسانەکانی لەسەر تێکچۆ بە ئاسانی بەدی بێ یەکێکیان پەیوەندی هەیە بە هاتنی مستەبای خامنەیی و لێدوانەکانی کە ئامادەنی ینی مەسەلەن نەسازش بکە نە جوابی وڵامەکانی ترەمپ و ئەمریکا باتەوە وەلایەکتیشەوە ئەوەی کە پێشتری وتم خۆیان ناشادۆتەوە هێشتا بە تایبەتی بنکەکانی هەڵدانی موشک بۆ ئەوان جێگای سەرنجەوە گرنگە و ئەمڕۆژ بەشێ لەوانیان بردومان کردووە لە هەر حاڵدا ئەمریکا هێشتا ئەو قسەی کە ئەو سەردێڕەی ترامپی شوابزانم شەڕەکە تاوەکو ڕادەیەکی زۆر کۆتایی هاتووە دقیقە تا ڕادەیەکی زۆر بەڵام نەک هەمووی کۆتایی نهاتووە مەخسێ و بۆیە مەسەلەن ئەگەر هەرچۆنێک تەحلیلی بکەی ئەوە خۆی ئەڵێ ئێستا باشە ئەگەر وەختێک ئەوە گەڕێ بە شوێن بەدیلێک و ئەڵتەرناتیڤێکا بۆ مستەبا چۆن شەڕکۆتایی هاتۆ خۆ بێ بە شەڕ ئەمە یەک لایکاتەوە خۆ مستەبا خۆی ڕازی نییە بڵێ من باشە ئەمە کەواتە ئەمە درێژەدانە بە شەڕ و ئیدامە هەیە خاڵێکی تریشی ئەوەیە
خۆ زۆریش ممکن نییە کە کەسێک لە ناو ئێرانە پیا بێ لە ماوەی 24 ساعت 4 ساعت کودەتایە بکە بە دڵی خۆی و بتوانێ مەرجەکانی ترەمپ و ئەمریکا قبولکە و ڤەنزوێلایەکی تازەی بۆ بنیاد بنێ ئەوەشیان زۆر دوورە لە ئەوەوە. بەڵام لە ڕاستیە نیگەرانێکی زۆری ئەم ڕۆگوایە ترەمپ و پۆتن قسەیان کردووە لەسەر ئەو مەسەلەیە وەگوایە بەرەو پێشچوونی باش هەبووە و مۆسکۆ هەندێک پێشنیاری زۆری خسۆتە بەردەست ترەمپ بۆی کە شەڕەکە بوەست. ئەمە لە ڕاستیە ئەگەر پێشنیاریش بێ نیگەرانی مۆسکۆشی هەیە و نیگەرانی چینیشی هەیە و نیگەرانیەکانی تورکیاش لەبەر چاوەگیرێ لەم بابەتەیە. تەسەوەرەکەم بەشێکی بۆ تەهدی ئەبێ ئەو مەترسیانەی ئەوان لەبەر چاو بگیرێ، بەڵام لە هەر حاڵدا بەڕاستی ئەم وەکو خۆشیان و تویان لە سەرتاوە 4 هەفتە 8 هەفتە شەڕەکە ئیدامی هەبێ ئەوکو وتیشم بەشێکی هیچ کام لە ئامانجەکانی ئەمریکا ناتوتە دیتا شەڕەکە کۆتایی پێبێنێ. بۆی تۆش وتت ئێستا لە کاتێکا قسە لەسەر ڕاگرتنی شەڕە، بەڵام بەردەوام بردومان هەیە و تا بە درۆن بردومانی بەشێک لە هەرێمی کوردستان نەکرێەوەمان هەمووی پەیوەندیان بە یەکەوە هەیە. لە هەرحاڵدا پێم وایە قسەکانی دۆناڵد ترامپ هێندەی تاکتیکیە، هێندە استراتیژی نییە و ئەوێ بە تایبەتی ئەوەی کە جەنابیشت باس کرد لە مەسلەی گەروی هورمز تەعدیهەیەک بکە و نرخی نەوت خەریکە زۆرە چێتە سەرەوە. ئەوە بەڕاستی کاریگەری زۆری هەبێ. ینی یەک فۆڕم هەیە بۆی کە بتوانێت ئەوەی ئەو قسەی ترامپ تاکیدکە ئەویش ئەوەیە کە بێ مەرجەکانی خۆی سەپاند بێ و ئێران بەبێ قەید و مەرز تەسلیم بوو بێ، سازشی کرد بێ. ئەمە بەڵێ ڕاستە و ئەوەی کە تۆش باست کرد پێشستا باسی ئەو پەیوەندیە تەلەفۆنەی پۆتن و ترامپم کرد و لە ڕاستیە ڕەغمی ئەوەی کە ئەم دوو وڵاتی زلهێزن و کێشە و ناکۆچی و قەیرانی بەردەوامیان هەیە، بەڵام پەیوەندی ترامپ و پۆتن لەگەڵەوە زۆر جار پەیوەندێکی پۆزەتیڤ بووە، بە تایبەتی کە پۆتن سەردانی واشنگتۆنی کرد و پێشوازی گەورەی لێکرا و لە هەمان کاتدا یەکەم جار ترامپ نیگەرانی خۆشی زۆر لە زیلنسکی دەربڕی لەسەر کەیسی ئۆکرانیا کە نەیتوانیەوە مەرجەکانی ئەو قبولکە و پۆتن ویستێتی ڕێکەوتن کا و زۆر هاتۆتە پێش ئەوە زیلنسکی بوو قبولی نەکردۆ بەشێ لە خاکی ڕادەست بکە. لە حاڵدا ئەو پەیوەندی ئەمڕۆ بەنظری من پەیوەندی نێوان ئەمریکا و رووسیا پەیوەندیەکی کێشەکانیان سادەترە لە پەیوەندی ئەمریکا و چین و لە هەمان کاتا ڕەنگە وا تەسەور بکرێیان لە دانووسانەکانی میرنشینی عمانی دوسێ هەفتوو لەوەبەر وا بازەکرا کە ئیمکانی هەبوو واشنگتۆن ڕازی بێ بەو یۆرانەمە پیتێنراوی تاران بیباتە مۆسکۆ کە باز لە وڵاتی سێمەکرا. هەندێک لە کەناڵەکان یا لە میدیاکان باسیەوەکان ڕەنگە ئەمریکا لە حاڵەتەیە بەمە ڕازی بێ و ڕەنگە یەکێ لەو قسە باسانەی ئەمڕۆکرا بێ ئەو پێشنیارە بێ و لە هەمان کاتا کاتێک کە باسی شەڕی ئیسرائیل و ئەمریکا کرێ لەگەڵ ئێران بەدەر نییە لە باسکردنی شەڕی ئۆکرانیا و رووسیا و بە تایبەتی کاک بێستون ئەمڕۆ دیسان هێزی زۆر هاتۆتە قوبرس لە دەریای سپی ناوەڕاست، هێزێکی زۆری ئەوە ئەم ماکرۆن خۆی بە فڕۆکەسەوە سەر کەشتیگەلی شێرل دیگۆ و بەریتانیەکان بەڵە کەشتیگەلی داراگۆنیان هێناوە، ئیسپانیەکان هاتوون، ئیتالیەکان هاتوون، هۆڵندیەکان هاتوون. ئەوانە ینی لە حاڵەتێکە ڕاست ئەوانە بە حساب هاتوون بۆ پارێزگاری لە یەکێ لە ئەندامەکانیان لە ناتۆ، بەڵام ئەوە بەدەر نییە لەوەی کە رووسیاش هەست بە نیگەرانی بکات، تورکیا هەست بە نیگەرانی بکات. بۆ ئەو قسانە دەلالەتە لەوە. بەڵام تەحسیل حاصلە بە نظری من یعنی ترامپ ناچێتە ژێر داوایەکی مۆسکۆ یا هەر وڵاتێکی تر ئەگەر نەتوانێت بەشە لە ئاماجە استراتیژیەکانی و ئەو فاکتانەی ئەو هۆکارانی کە شەڕی و هەڵگیرساوە جێبەجێ بکە، بە تایبەتی پرۆژەی یۆرانیۆمی پیتێنراو کە خاڵی سەرەتا و کۆتایی دانووسانەکان بۆ پێی نەگەشتون و خاڵی مەترسیدار و گرنگە بەلایەن و ئاشنتۆن و خودی ئیسرائیلیشەوە. ئەمە یەکێکە یعنی ئیسرائیل لە ئەمریکا لە پڕاشەڕ بوەستێنێ بەبیەوەی هیچ کام لەم مەترسیانە جێبەجێکە تحقیقیکە بە کۆمەلگای نێودەوڵەتی ئەڵەسی بۆیە لە حاڵدا
جملەکە تاواوکە چونکە ئەچمە لای لە هۆرفان هەر حاڵدا من پێم وایە ترامپ ئەوێ جۆرێک لە پەیوەندی بەردەوامیشی لەگەڵ مۆسکۆ هەبێ بەڵام پێ ناچێت بە هەموو وەرزەکانیشی ڕازی بیانەوەی کە مۆسکۆ بە ناوی ئێرانەوە قسێ کاک وێستون دەڵتا بۆ کوێ ئەبێ دابەزێ لە حاڵەتێکە ئەگەر ئەوان بیانەوێ ئەو دابەزینەی هێزی دەلتا بکەن ئێستا دوو شوێنی بەرچاو هەیە کە ئەوان زۆر تەرکیزیان لەسەرێتی یەکیان ئەو دوورگەی خارگەکە تەرمیناڵی گواستنەوەی نەوت و وزەی تارانە گوایە لە سەتان نەوەتی نەوتی ئێران لەم تەرمیناڵەوە ئەگوازرێتەوە هەتا ئێستاش یعنی بۆ دەست بە سەراگرتنی ئەوێ ئیمکانی هەیە بەوە تەواوی ئیمکانات و وزە و هاتوچۆی ئێرانیەکان کۆنتترۆلەکەن یان ئەو دابەزینی وەکو هێزێکی دەڵتا ئەبێ بۆ بنکە ئەتۆمیەکانی ناتانس و فۆردۆ و عراق و ئەسفهان و ئەوە بێ کە ئەم قسانەی ترام بە نظری من ئەوەی کە ئێمە هەمومان ڕێیمان وا بوو کە هیچ قسەیەکی جددی نەکردووەم شۆ ترام بە پێچەوانەوە لە پشتیەوە وتم لە پشتیەوە خەریکی ئەمشی گەورە هێرشێکی گەورە بۆ سەرغەربی ئێران و تاران کراوە و لە هەمان کاتا کاک بێسون هێرشێکی گەورەش کراوەتە سەر ئیسرائیل ئەمشۆ بەڵێ لەلایەن سوپای پاسدارانەوە بۆیە کاک بێسون ویستم ئەوە بڵێم ئەزانی ئێمە بێ تۆزێ بگەڕینەوە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم ئەجێندا قورسێک کە ئێستا لەسەر شانی ترامپە بە کامالە هاریسی منافسی دیموکراتەکان بە هاتایە جێبەجێ ناکرا بۆیە هاتنەوەی ترام یەکێ لە ئەرکە قورسەکانی ئەوەیە کە ئەم شەڕە بە سەرکەوتنی ئەمریکا کۆتایی پێبێنێ و ئەو هەژمون و هەیمنەی کە هەیەی جارێشکە ئەپدێتی بکاتەوە بۆیە لە دوێنێ پێرێ لە دانیشتنی ترامپ و ڕۆبیۆ لەگەڵ 12 لە سەرۆکی وڵاتانی ئەمریکای لاتین ئەمەیان نیشاندان کە دۆستەکانیان لە تەنیشتیانن و لە نەتیجەیە لە داهاتووە ئەبێ مەسەلەن کوبا چاوەڕێ بکە چی بەسەرێ ئەمانە بەڕاستی ئەم ڕیسکانە ئەم مجازەفانە ئەم هەموو ئیمکاناتە بە ترامپ بکرا یعنی جگەلەوەی کە هاتنی ترامپ بە جۆرێکی تر پەیوەندیەکانی ئیسرائیل و واشنتۆنی پتە کردەوە کە لە پێشتر بادن ئەمەی پشتگوێ خستە بوو ئیهمالی کرد بوو بەم دەرەجێ بۆیە ئیسرائیل ئێستا کە تورکیا و بەشێک زۆر لە وڵاتان مەترسیان هەیە لە بارودۆخەکە ئیسرائیل کۆنتترۆلی منتقەکە بکە بە دوای حوتی ئۆکتۆبرە ئەوەیە کە ترامپ زۆر لە پشتێتەوە خۆشیەڵێ ئەڵێ ئەگەر قەرار بێ ئێمە شەڕابگرین لەگەڵ ناتانیاهۆ بێ دراسی بکەین ئەڵێ ئەگەر ئێمە ئەوەمان نەکردە لەگەڵ ئیسرائیلەکان ئێران ئیمکانی هەبوو بە 2 هەفتەی تر دەستی بگا بە چەکی ناوەکی وێ لە ڕاستیە هاتنەوەی ترامپ و بە تایبەتی ئەم شەڕانە چ ئۆپەراسیۆنی ڤەنزوێلا شەڕەکانی داهاتوو لە کوبا و دەست بە سەراگرتنی گریلان ئەوە ئیسپات دەکا کە لە سەردەمی ترامپا ئەمریکا توانیوێتی سەر لە نوێ هەژمونی خۆی گەورە بکات و بۆڵام ئەوەی کە بەڕاستی ینی پێچێ ئەمریکا لە مەودووە بە تایبەتی ویستم ئەوەش بڵێم هێنانی فڕۆکە جەنگیێزە بەلاهەکانی B1 و B2 و B52 بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە دابەزینی هێز یا لێدانی بنکە ئەتۆمیەکان و ناوچە شاخاویەکان و موشکەکانی سەکۆ بە تایبەتی لە شوێنەکانی وەکو تاران و کرماشە سیایی زانیارێکی وام لەسەر من یاروی کە بیستومە خوێندومەتەوە بەڵام هەمومان بیستومان و کەسمان باسی ناکرێت وتم بە ئەم شەو لە ناو سوۆسیال میدیا و تەلەگرامی جنوب زۆر مەشهورە بەڵام کاک وێستون ئیسرائیلەکان لە زانی چۆنە وەکو خۆیان ناوێنێن بریکارەکانیان لە هەموو شوێنێک کەڵک وەرەگرن بە تایبەتی لەو منتقە عشایریانە و هەدەفەکەشیان لە ڕاستیە هەرەوە نییە کە وەکو بنکەیەکدانیان شوێنی مخابراتی ئەچیزەیەک ئەوەیە کە زۆرتر ئەیانەوێ کەلوپەل و پێداویستی بنێرنە ناوە ئەمە لە خەڵک لە هەموو سنوورەکانی ئێران وەرەگرن وەوەی دکتۆری ژووتی حقەتەکەیەوەیە کە زۆر باز ناکرێت ئەم هێزانە ئیسرائیلین حکوومەتی عێراقی یعنی بە معنایەکیەوە کە ناتوانێت کۆنتترۆلی منتقەکانی بکە و حقیقەتیش وایە هەر بۆیە کاک بێسون ئیسرائیل لە شەڕی سووریاوە هەموو ئەو ئیمکاناتە ڕادارەکانی عێراقی تێکشکاندو بۆ ئەم ئاسمانە کۆنتترۆلکە و هەموو ئەو ئیمکاناتانی کە هەیە بەکاری بێنێ بۆیە یعنی قسەکەوەی ئێستا
نە عێراقیشەوەنە ئیمکاناتی سنوورەکانی کۆنتترۆلکە نە ئیسرائیل بە تەنیا سوود لە شوێنێک وەرەگرێ بۆ داخل بوون یعنی هەموو ئەو ئەکرەیەکێک بێ لە ئۆپشنەکانی بڵێ ئەکرەیەکێک بێ لە ئۆپشنەکانی مەلەفێکی